حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوامە لە هەوڵەکانی بۆی کە لەگەڵ بەغدا و ڕێککەوتنی هەیە بە باشی جێبەجێ بکرێت هاوکات ئەگەر کێشێکی شێ لە ڕێگەی و توێژەوە چارەسەری بکات شاندەکان چوونیان بۆ بەغدا هەر بەردەوامە هاوکات لێرەوە نیازپاکی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆم بەبەستە هەیە ئەم ڕێککەوتنیم دوایە هەولێر و بەغدا کاردانەوەی زوری لەسەر ڕووداوەکانی ناوخۆی هەرێمی کوردستانیشە بۆ بە تایبەتی پرسیال بژاردننی پەرلەمانی کوردستان وادەیەک بێ سەرۆکایەتی هەرێم دیاری بکاتەکو دواوادە بۆی کامەدەکاریەکانی بۆ بکرێت لەسەر کۆیان بابەتانە قسە دەکەم میوانێکی بەڕێزم لەگەڵا بەڕێز عەبدولسەلام بەرواری ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان لە ستودیۆ لەگەڵما زۆر بەخێر بێیت. حکوومەتی هەرێمی کوردستان وەکوتم هەوڵەکانی بەردەوامە بۆی کە لەگەڵ بەغدا بگاتە ڕێککەوتنی ئەم دوایەی لەگەڵ بەغدا تا چەند کاریگەری لەسەر پرسە ناوخۆیەکانی هەرێمی کوردستان هەیە ئایا چوونی ئەم شاندانە تا چەند دەتوانوێتی لەگەڵ گۆڕانکاریەکانی ئەم دوایەدا هاوتا بێت؟ بەڵێ زۆر سپاس سڵاو و ڕێز بۆ خوشکبرانی بینەر بەڕاستی ئەم لەنگەری کۆتایی ئەم دانستاندانە تەواوکەری ئیشێکە کە مەخەریکە ئەتوانم بڵێم ساڵ و نیوەیەکە لوتکەکەی میێوەنداریەکەی جەنابی سەرۆک بارزانی بۆ سۆدانی خۆتەزانی و پاشان تەلیفۆنی جەنابی سەرۆکی وەزیران لەگەری ئەمانە نیشانەی ئەوەنە کە گەشت و هەوایەک و هەڵومەرجێکی تازە هەیە لە بەغدا لە بینی سەرکردایەتیەکان لە سیاسەتدا هەمیشە ئەمانە کاریگەریان هەیە و بەڕاستی ئەمە ئەتوانم بڵێم کۆتایی هێنانە بەو ڕەوتەی کە دەستی پێکرد بە دانانی ئەو خاڵانەیان ئەو داڕشتنی ئەو تێکستانەی لە ڕێککەوتنی سیاسی کە بوو بە ئەگەری بەشداربوونی کورد لە هاوپەیمانی بەرەبری دەوڵەت و حکوومەت و پاشان ئیمزاکردنی ڕێککەوتن نامەیەک بینی هەردووکیان کە ئەوە بوو ناوەڕۆکەکەی تقریبان بەدەقەوە چوونە و یاسای بودجا ئێستا بۆ جێبەجێکردنی بودجا من ئەگەر ڕێگام بدەیە بۆ چوونێکم هەیە من ئەلێم زۆر جار ئێمە تماشای ئەنجام ئەەکەین ئەلێن چەندمان بەدەستینە بۆچی وامان نەگرت گرنگ لەو جۆرە شتانە بابەتە مرۆڤ بزانیت چۆن بەدەستهێنرا ئەتوو لەگەڵ کێ مامەلە ئەەکەی لە بەغدا تا ئێستاش تێگەهشتنی فدرالیەت و ڕێکخستنی پەیوەندیەکان هێشتا نەگەهشتووە ئاستی کە ڕازی بیلێ بەڵام لەم ئەخیرە بچووکردن و پارچە پارچەکردنی کێشەکان تەسەوەرەکەم باشترین ڕێگایە ئەوە نەوت نەما تاکو بەهانەی ینی داهاتی نەوت کە بەهانەی برینی میزانیە هەبیت ئەوە داهاتە نەفتیەکان حکوومەتی هەرێمی کوردستان هەمیشە وتیتی ئێمە دامان هەیە تسلیمەکەین ماوە مەسەرەن هەندێکی تر مەسەرەن بۆ نمونە بیستم مشتومڕێک لەسەرەوەی ئایا پارەکەت بدێرن یان ئێمە پارەکەیان تەحویلکەنە ئێستامان پاشان بزانە ئەوەش لەبەرەوەی متمانە نەبوو لە بینی هەردووبات ئەگینا ینی یاسای بەڕێوەبردننی دارایی بە تایبەتی مادە 27 پێ ئەلێ دەگەر دوا کەوتی یەکێک لە نردنی پارەکان ئەبرێ لە حوسەکەی ئەمە معنای چییە؟ معنە ئەوی حکوومەت بەشەکەت بۆ بنێریت ئیتر ئەوانی تر لی ببڕیت باش ئێستا هیچ بربەستێک هەیە بۆی کە حکوومەتی بەغدا جارێکی دیکە بێوێت هەمان یاری لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بکاتەوە یا هەموو ڕێگاکانی لێداخراوە ئەبێ پابند بێت بەو جێبەجێکردنی بەڵێنەکە خۆی ڕێگاکان داخرابوون پێشانێت بەڵام بەهانەیان ئەدۆزی وەکوتم ینی ئێستا بەهانەکەی سەرەکیەکەی داهاتی ناوتە دووەمیان ئەو داڕشتنەی یاسای بودجە بەڕاستی وەخت کاتی خۆی وابزانم هەلەکەنە لێوە باسم کرد داڕشتنەکە بە عەقلێتی کۆم بوو مەسەلەن ئەلێت هەرێم ینی پشکی هەرێم دەخرێتە سەر حسابی بانقی هەرێم باش ئەوەی ئەمانە جێبەجێ بکرێن ئەگەر نیەت هەبیت ئەتوانن ئەمانە بکەنە هێژەت بۆ نمونە ینی کۆتایی هێنان بە داخوازیەکانی هەردوو لایەن لە هیچ ساڵی 2014 تا 22 ئەگەر ئەتوان بیکەنە بەهانە بڵێن ئەوانە حتا کوتایی نەبن بەڵام من تەسەورەکەم ڕۆحیەتەکە و جەوەکە هی ئەوە نییە و هیوەدارم سبەینە ینی سەرۆک وەزیران ئیمزا بکەت لەسەر ئەو ڕێککەوتنە و لە سبەینەوە وازح بیت ینی ئیتر باشە بەڕێز عەبدولسەلام بابەتێکی دیکە پرسیال بژاردننی پەرلەمانی کوردستانە بۆ خولی شەشەم سەرۆکایەتی هەرێم پێشنیازی کرۆ 25 شوباتی 2024 هەڵبژاردن بەڕێوە بچێت بۆ مەبەستە زنجیرەیە کۆبوونەوە لە گەڵایەنەکان دەست پێ دەکات بۆ چوونی ئەوان وەردەگرێت ئەم وادەیە بەسە بۆ ئەوی کە ئامادەکاری بکرێت لە هەرێمی کوردستان بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردن ئەزانی چۆنە 1.25 پێشنیارە جارێ وەبزانین حزبەکان چی ئەلێن بەڵام هەرم ئەم لایەنە بوون ئەوە نەیان 8 ساڵ و نیوەکەمە هەڵبژاردن بکەین
بەهانەکان ئێستا زۆر کەمترن چونکە بەدەستی ئێمە نیە و کاتی خۆی پەرلەمانیان نایەت دانیشیت هەمواری یاسا کردیان بەهێزت ئێستا بەغدایی کرد کاتەکە چۆنە کۆمیسیۆنی بەغدا تەسەورەکەم دەستی پێکردووە بۆ ئامادەکاری سوود وەرگرتن لەوەی هەر سێلقەکەی کوردستان بێکارن چونکە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە کوردستان ناکرێ بۆیە ئەو 6 مانگەی کە باسی ئەکەن ئەتوانرێ بکرێتە 1 مانگ 2 مانگ پاش هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بۆ ئیشی زۆر ئەوەیە کە تۆماری دەنگدانە ڕێکخستنی لیستەکانە و ئەم شتانە هەمووی ئەتوانن هاوتەریب لەگەڵ ئەنجامدانی هەڵبژاردننی بەغدا ئەمە هەر سێلقە ئەم ئامادەکاریانە بکەن یعنی مانگێک مانگ و نیوێک هەمیشە هەیە لە عێراق بینیمانە ئەخایەنێت تاکۆ ئەنجامەکانی ئیش نەبیت ئیشی کۆمیسیۆن بە هەڵبژاردننی تەواو ببیت بۆیەش ئەوان گوتیان پاش 18 تەسەورەکەم زۆر ئاسانە بیت ئەو کاتە فعلم پێیانەکرێ بکەن باشە ئێستا کە ئیتر واتەکە خەریکە دیاری دەکرێت ئامادەکاری بڵین بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەکرێت لەو لاوەڕێککەوتن لەگەڵ بەغدا هەیە شاندی حکوومەت سەردان دەکات بەڵام هەندێک لایەن سەردانی بەغدا دەکەن بە جیا ئایا ئەمە ناچێتە چوارچێوەی هەوڵەکان بۆ بانگەشەی هەڵبژاردن لە کاتێکدا کە سەرۆکی حکوومەت دەڵێ ئەوانەی کە ئێستا لەگەڵمان ناوەستن باس زبەی خۆیان نەکەنە خاوەنی دەستکەوتەکانمان ئەزانی چۆنە بەداخەوە ئەوە ڕنگدانەوەی ئەو عەقلیەتە جیاوازەیە کە هەیە لە بینی لایەنەکانی سیاسی ینی من ڕئیسی حزبم هەوڵ ینی ناسینە هەوڵدانە واستایە موعدێک بخۆم ببینم لەگەر سەرۆکی وەزیران یان سەرۆکی پەرلەمان بۆ چاخاردنەوە و مەرحەبا بچمە لای پاشان بهێمە ماڵەوە لێرە بلێم لەوێ باشی کێشەکانی بەغدا و هەروێمان کرد باسی نەوتمان کرد باسی دامەزراندن و ڕاتب بڵاو بکرێت لە میدیای ناوخۆ خۆ پیشاندانێکی گەورەیە کەن وەک و ببزانە هەسەر من پێشبینی ئەەکەم سبەی دووسبەی کە بلێن ڕاتب هات ئێستا وەڵامەکە کە هاوڵەکە کە بڵاوە بیت لەو میدیای ئەو حیزبانە ئەلێت چایەنی باسەش سرۆکەکەمانیان سکرتێرمان پێش چەند ڕۆژ چوو بوو بۆیە سۆدانی بەڕاستی سوودانی وەکو من بیستم داوای کردووە لە حزبە سیاسیەکان حزبە سیاسیەکان ئیتر چیتر نهێنە لای و باسی کێشەکان بکەن چونکو سوودی نییە و ئەو زۆر بە مؤدەبانە وتیتیشکو بریارەکە یعنی ئەوانەی دێن خاوەن بریار نین ڕئیس حزبێک ناتوانێت لەوێ ئیمزا بکەت تەوقیع بکەت حکوومەتە یعنی حکوومەت و حکوومەت لەگەر یەکتر ئەچن و ئەوە یعنی هەوڵێکە بۆ پیشاندانی ئەوەی کە ئەم حکوومەتی پارتی وەکو ئەوان ئەلێن و ئێمەش ڕئیمان هەیە و سبەینێ ئەگەر دەستکەوتەك بۆ خۆیان بکەنە شەریک تێدا بەشدارن ئەو حیزبانە بەسە یەکەتی بۆ نمونە بەشدارە لە حکوومەت وەزیری هەیە باشە لەنا ئەو حکوومەتی خۆتە پیشان بدەی وەکەنەوە تو ڕکابەری حکوومەت ئەەکەی وای لێ هات یعنی سوودانی تقریبا وازم لێبینن وەختی من نەبرن زۆر باشە بارودۆ خێسەی ناوخۆی هەرێمی کوردستان و لایەنەکان چۆن دەبینی بۆ ئامادەکاری بۆ هەڵبژاردننی داهاتوی پەرلەمانی کوردستان کە زۆریش دوا کەوتۆ بێ لە کاتێکی دیاری کراودا بەڕێوە بچێت کۆبوونەوەکان بەردەوامن ڕاشکاوانت بێ بلێم پارتی لێلەرشی زۆر بە هەموو ئەو حزبەکانی تر کێشەیان هەیە یان کێشەی ناوخۆی هەیە یان کێشەی پشتکردنی ینی هەندەرانیان لە لێیان کێشەی گەورە نەبن بەربەست خۆی ئەگەر بێ بەوەکو من کۆمەڵناسێک تماشای بکەن شت گەورە ئەکرێ بە پێی ئەو پێوەرە کۆمەڵایەتیەکە یعنی یەک کورسی کەم ببیت لای من عیبە و حەیام چوو چەند هەوڵە دەم ئەو حیا چوونە وەکو من بە حەیە چووی ئەزانم ڕوو نەدات ئەگینا لە دیموکراسیەت کەس ناتەرسیت لە هەڵبژاردن ئەم جارە کەمترم هینا هەڵەکانی خۆم دیراسایەکەم هەوڵە دەم لە هەڵبژاردننی داهاتوو کورسی زیاد بینم ئەمانە تەسەووری ئەەکەن یعنی وەکەنەهوو دنیا ئەو بوو شتێکت پێ بڵێم ئەگەر ڕێگام بدەیە هەندە دەنگێکی نەشاز گوێ لێ ئەگرم لە بەداخەوە سەرکردەی خاوەن ئەزمموی هەندە حزبەکان ئەلێن پارتی ئەیەوێ تاکراوی بکات و بە تەنیا حکم بکات ینی مەترسی زۆریانەوەیە کە چونکە پارتی ینی جەماوەری سابتە پارتی سیاسەتێکی باشە پارتی حکومڕانیەکەی چەند تێبینیشمان هەبیت سەرکەوتوترە لەوەی ئەوی تر ئەترسم پارتی سبەینە 50% یەک بینێت هەمویان فت بکات ئەمە بیرکردنە ئەوان ئەگەر دەرفەتەکەیان بۆ هاتوواکەن پارتی هیچ وەختێک ئەو نیازەی نییە و هەمیشە مافی حزبەکانی تری زیاتر لە استحقاقی انتخابیە پێداوە
بۆیە من سەورەکەم ئەوە عاملی هەرە سەرەکیە زۆر ئەوەی باش. تحکم بەلهەبجات دەکات. بەڕێز عەبدولسەلام بەرواری ئەنجامی پێشووی پەرلەمانی کوردستان زۆر سپاس کە میوانی کوردستان سەر سپاس.